ئەم شەو شەوی 29 ڕەمەزانە، لەوانەیە کۆتاشەوی ڕەمەزان بێت و لەوانەیە بەیانیشی مابێ و وەڵڵاهو ئەعلەم. بەڵام لە کۆتاشەوی ڕەمەزاندا ئێمە وا حساب دەکەین کۆتاشەوە یا کۆتاشەو نییە. با وعد و بەڵێن بەخوای گەورە بدەین، بەردەوام بین لەسەر عیبادەت و خواپەرستی. سوێن بەخوا، ئێستا خەڵکە بینم لەناو ئەم مەجلیسەدا و لە هەموو شوێنەکانی تردا بەخوای گەورە ئاخر ڕەمەزان دیتی لە شوێنەکاندا، چونکە پارەکە چەندە موچاوێکمە بینی ئێستا نەماوە. بەخوا لە مزگەوتان بین، بەخوا لە وتارەکە ئەم بینی ئێستا لەژێر خۆڵدا. جا کامان دەگرێتەوە چەندێکمان دەڕۆین گەنجی ژنت نەهێناوە، خوێندنت تاو نەکردووە، ئەوانە نایخوات. محاسبەمان نزیکە بۆ ڕۆژی قیامەت. ئایا چیمان بۆ قیامەتی خۆمان ئامادە کردووە؟ ڕۆژانە خۆشەویستەکانمان ئازیزەکانمان بەڕێ دەکەین، ڕۆژێکیش دێ ئێمە بەڕێ دەکرین. مردن لە پێشمانە. خوای گەورە دەفەرمێ محاسبەی خەڵکی نزیک بۆتەوە، نزیکە. 1400 و ئەوەندە ساڵ لەمەوە پێش وای فەرمووە لە قورئانی پیرۆزە دابەزێتە خوارەوە، بەڵام خەڵکی بێ ئاگایە و پشتی شەڵەکەت. کەواتە خۆت ئامادەکە بۆ محاسبەی ڕۆژی قیامەت.